والله لما ترسيتها بالريوة يعني ئازادی ڕادەربڕین وەکو قەڵایەکی پیرۆزە وەکو نەرێکە لە سمبولێکی پیرۆز ئەبێ ڕێزی لێ بگیرێ. ئەم سمبولە بەڕێزە ئەم سمبولە پیرۆزە لەلایەن دەسەڵاتی کوردیوە پێشێل کراوە و شکۆ و قودسێتی تێکشکێنرا، یعنی ئەوە تێپەڕێنراوە. یعنی ئێستا ئازادی کەرامەتی ینی شخصیەتی هەرێکە لە مرۆڤی ئەم وڵاتە لە بەردەم مەترسی تێکشکان و گرتن و تیرۆر و ئەوانایە و ئەم جۆرە گرتبوونەوانەی کاکرێت چەندە بەرگریە لە ئازادی و کەرامەتی کۆمەڵێک مرۆڤ کە لە بادینان لەلایەن دەسەڵاتی کوردیەوە گیراون، هێندەش بەرگریە لە کەرامەت و ئازادی و ئایندەی خۆمان و ماڵ و مناڵمان. و بەشێکی تری ئەم پەیامانە مەترسیەکانی خەڵک یاخود دڵسۆزی و خەمخۆری خەڵک لە ڕاستیە بەرگریکردنە لە شکۆی یاسا، لە شکۆ و ڕێز و پیرۆزی دادگاکان، لە ناو و بەها و ناونیشانی پیرۆزی دادوەری بە جەوهەر